ڕۆژی چوارشەممە 1 مانگی 11 2023 زاینی گەورە سەرکردەی هەموو وڵاتە گرنگەکانی جیهان لە لەندەنی پایتەختی بریتانیا لەسەر ئەی و مەترسیەکانی کۆبوونەوە. لەو کۆبوونەوەیدا پێداگری کرا کە پێویستە بەپەلە کۆنتترۆلی کۆمپانیاکانی بەرهەمهێنەری ژیری دەستکرد و بەرهەمەکانیان بکرێت بۆ ئەوەی مەترسی لەسەر مرۆڤەکان نەبێت. ئیلان ماسک دەڵێت ژیری دەستکرد مەترسیدارترین تەکنۆلۆژی دەستی مرۆڤە هەتا ئێستا لەسەر مرۆڤەکان، لەبەرەوەی هەتا ئێستا هیچ مەخلووقێک نەیتوانیوە لە مرۆڤ ژیرتر بێت، بەڵام ژیری دەستکرد لە مرۆڤ بەهێزتر دەبێت، بۆیە ئەوە نیگەرانیەکی گەورەیە. بەکارهێنانی ژیری دەستکرد بۆ فیک نیوز یان هەمان هەواڵی درۆ و فریوکارانە و دیپ فیک کە بەرهەمی ژیری دەستکردن مەترسیەکی زۆر گەورن لەسەر بڵاوبوونەوەی زانیاری نادروست و کۆنتترۆلکردنی کۆمەلگایەکان. بۆیە دەبێ هاوڵاتی دیجیتاڵی کوردستان ئاگادار و چاوکراوە بێت و فریوی زانیاری و بەڵگەی سەختە نەخوات. ئەمە دیجیتال سیتیزێنە. ئەو کاتتان باش، هەژار برنجیم و دەگەڵ هاوکارانم لە رادیۆی ڕوودا و دیجیتال سیتیزێنی ئەم هەفتەیەتان پێشکەش دەکەین. ئەم هەفتەیەش هاوکاری زۆر بەڕێزم سایرە سدیق بەرپرسی بەشی تەکنیکی دیجیتال میدیای ڕوودا و دەگەڵمە. زۆر سپاس سایرە، بەخێر بێەوە جارێکی دیکە. خۆشحاڵم جارێکی تر دەست خۆش، زۆر پۆدکاست دەکەین. مەمنون. سایرە ئەو ماوەیەی خۆت دەزانی شەڕی ئیسرائیل و فەلەستینیەکان و حەماس بە تایبەتی لە دەستپێکدا زۆر دیمەن بڵاو بوونەوە و زۆر کەسیش زۆر بە هەستێکی زۆرەوە دەچووسەریان بەس دوای دەرچوو ئەو دیمەنانە ڕاست نەبوون. بۆ نمونە دانگۆ دیمەنی شوێنێکی دیکەوە زۆر تووشیوەی بووی لە دیجیتال میدیا. زۆرمان بینیوە هەر لە دەستپێکی هێرشی حەماس بۆ سەر ئیسرائیل لەو ئاهەنگەدا یەک دوو پارچە ڤیدیۆ بڵاو بوونەوە زۆر بە خێرایی بەناو هەموو سۆشیال میدیادا بڵاو بوونەوە. دوای هەر دوو ڕۆژ ئاوا ئیتروتیان نە ئەمە دیمەنێکیان بڵاو بۆ کە ئەسڵن ئەمە هەر یاریەکی پەبجیە. دیمەنێکیان بڵاو بۆ کە ئەمە شەڕی ئۆکراینە، شەڕی رووسیا ئۆکراینیا. زۆر لەو دیمەنانە هاتنە بەر چاومان کە زۆر خەڵک بڵاویان کردو، زۆر شوێنی باوەڕپێکراویش بڵاویان کردنەوە، دەستگای زۆر مهمیش بڵاویان کردنەوە. بەڵام دواتر دەرچووکەنە ئەمانە یان دروست کراون یان ئەوە تا ڤیدیۆی کۆنن شەڕی پێشترن و ئۆکراینیا و ئەوانە هەبوو هەر زۆر کۆنیش بۆ هێنابیانەوە. ڕاستە. ئێستا دەزای مەسەلەکە لە سەرچێ خۆت دەزانی دۆنێەوە کۆبوونەوەی لەندەن کرا. لەو کۆبوونەوەی لەندەن باسی زۆر شت کرا، گەورە سەرکردەی وڵاتانی تێدا بوون. ئەمریکا جێگیری سەرۆکی ناردەبوو، بریتانیا خۆی سەرۆکوەزیران لەوێ بوو، تەنانەت چین تێدا بەشدار بوو. ئەوانە هەموو لەسەر یەک شت کۆک بوون، مەترسیەکانی ژیری دەستکرد. ئێستا و نمونەیە کە تۆ باست کرد ئەوە دروستکرای مرۆوە دەتوانێت لە شوێنێک شتێک هەڵگرێ شوێنێکی دیکە بێ بیهێنێت بڵاوی بکاتەوە بڵێ وڵاوە ئێستاە بۆ نمونەی 10 ساڵ پێشە 2 ساڵ پێشە هەرجێگاک. بەس کە کارگەیشتە سەرەوەی کە ژیری دەستکرد دیمەنێکت بۆ دروست بکات کە ئی شوێنی دیکەش نەبێت و بێت پێشتی نیشان بدات و بەڵام ڕاستیش نەبێت. ئەو مەترسیەکی زۆر گەورە. بێگومان ئەو مەترسیە زۆر گەورەی هەر بۆش ئێستا ئەو کۆنفرانسە بەڕێوە دەچێتن لە لەندەن کە گرنگترین بەرپرسەکانی جیهان بەشداری دەکەن کە لە نێویاندا کامێلا هەیە کە جێگەری سەرۆکی ئەمریکا. ئەمانە درکیان بە مەترسی ژیری دەستکرد کردووە، بۆیە بە پەلە ئەو کۆنفرانسیان ڕێکخستووە بۆ ئەوەی چارەسەرێک بدۆزنەوە کە چۆن ڕێگری لە فراوانبوونی ئەو مەترسیە بکەن، چۆن وا بکەن ژیری دەستکرد سوودی زیاتر بێت لە زیانەکانی خۆی کە ژیری دەستکرد دروست کراوە بۆ ئەوەی ئاسانکاری بکاتن بۆ ژیانی مرۆڤ. بەڵام ئێستا لەوە دەرچووە مەترسیەکانی هێندە زۆرن زیاترن لە سوودەکان، بۆیە بە پێویستیان زانی و ئێستا شتێک بکەن کە چۆن کۆنتترۆل بکرێتن. ڕاستە. دەزانی من پرۆگرامی دیکەش پادکەستی دیکەم کردووە لەسەر ژیری دەستکردەوە، پێیان بێت لە دەستپێکدا کردم، بەڵام بۆی هاوڵاتی دیجیتاڵی کورد باش تێ بگا کە بۆ مەترسی بۆ چییە مەسەلەن. دەزانی هەتا ئێستا ئیلان ماسکیش دەڵێ ڕاستە گیان لەبەری دی هەبوو، حیوان هەبوو، مێشکی هەیە وەکو مرۆڤ. ئەوە نەبوو بڵێ مرۆڤ لە هەمویان ئاقڵترە، چونکی هێندێک حیوان هەیە ڕەنگە ئەویش عاقڵە، ئەویش مێشکی هەیە، ئەویش دەتوانێت. بەڵام مەسەلەکە ژیریەکە بوو کە هیچ شتێک لە مرۆڤ ژیرتر نەبوو. بەس ژیری دەستکرد لە بەرەوەی کە مەشین لەرنینگ ینی تێگەیشتنی مەچینەیە، نەپێویستی بە خواردنە، نەپێویستی بە هەناسەیە،
نەماندوو دەبێ نە هیچ دەکە بە بەردەوامی فکر دەکاتەوە و لێک دەداتەوە و ڕێک بەو سیستمەش لێک دەداتەوە کە مێشتی ئێمە لێکی دەداتەوە بۆیە مەسەلەن لە ژیری دەستکردا دەڵێ نەڤڵێ مادڵەکان دەبیندرێنەوە دوای داتابیسەکان دەدرێن دوای ئەوجا نیورۆڵ نێتوەرکەکان دێن پرۆسس دەکەن مادڵەکان دروست دەکەنەوە ئەوجا فێر دەبێت دەگە ڕۆیشتنیژەوە دیکە ژیر دەبێ و ژیر دەبێ و ژیر دەبێت وەکو هەموو تەکنۆلۆژیەکی دیکەش دەتوانێت لە خزمەتی مرۆڤەکاندا بێ بەڵام لە دژی بەرژەوەندی مرۆڤەکانیشدا بچێت بەڵام خاڵک دێرەدا زۆر گرینگە ئەویش ئەوەیە کە مرۆڤەکان بە گشتی هەڵس و کەوتیان بە گوێرەی زانیاریەکانیان بۆ نمونە دەڵێن تۆ کە ویستت کۆمەلگایە کۆنتترۆل بکەی پێش هەموو شت پەروەردەی لێ دوور بۆ پەروەردەی لێ دوور دەکەی بۆی کە زانیاری ناگەێنی اینجا ئەگەر کۆمەلگایەک زانیاری نەبێت چەندە خەتەر بێ کە زانیاری هەڵەی هەبێ ئەوەندەی دیکە خەتەرتر دەبێەوە نییە گەرچی کۆنتترۆلکردنی کۆمەلگایەکانیش بە زانیاری هەڵە و بە فیک نیوزیانی هەواڵی درۆ ئەوە بە بڕوای من کارێکی زۆر منداڵانەی ناشیرینی قێزەوە ناگەر تۆ بێ بتەوە بکە بەتابەتی لە نێو کۆمەلگای خۆتدا بەڵام بەداخەوە نمونەوەی زۆر دەبێ ڕۆژانە ئێمە دەیبینین ئەو ماوەی زۆربەی کەناڵەکان راپۆرتیان دەکرد لەسەر فیک نیوز هیچت بینی سکای نیوز و BBC ئەوانە کردبیان بەڵێ خۆی زیاتر لەسەر ڤیددیۆ کراوە ئەو ماوەیە بۆ نمونە بینیمانە قسەی سەرۆکی ئەمریکا بەژیری دەستکرد کراوە وا دروستی ئەکەن کە هەر کەسێک بیبینێتن ئەڵێتەوە ئەمە ڕاست ئەمە و قسەی ئەکاتن پێشتر دانەیەکیان کرد ئۆباما قسەیەکیان بۆ ئۆباما هەڵبەست هەر کەسێک ببینێ ئەڵێتەوە ئەمە ئۆباما قسە دەکا بەڵام ناچار بوون ڕوونکردنەوە بدەن کە نە ئەمە ژیری دەستکردا ژیری دەستکرد ئەوەندە بە زیرەکی دەکرێتن کە درک پێکردنی زۆر زەحمەتە ئەبێ زۆر بە وریاییەوە لێ بن تۆ کە ئەمە ئەبینی ئەبێ یەکەم شت لە خۆت بپرسی ئایا مەعقول ئەم کەسە ئەو قسە بکە ئەمە هیچ هەدەفێکی لە پشت نییە بۆچی یان بۆ من یەکسەر ئەبێ باوەڕ بە ڤیددیۆ بکەم کە دەیبینم بۆچی لێ کۆڵینەوە لەسەری نەکەم بۆچی ئەم کەسە ئەو قسە بکاتن ئەم کەسە ئایا هەدەفێکی نییە کە بۆ خۆی بەکاربێنێت چه ئەکاونتێک ئەسڵم بڵاوی کردوتەوە چه دەستگایەک بڵاوی کردوتەوە دەبێ هەم زۆر سێرج بکەم بۆی باوەڕ پێ بکەم نەک یەکسەر من شتێکم بینی و بڵێم تەواو ڕاستە و بچم شێری بکەم و لایکی بکەم و کۆمنتی بکەم ئەمەی ئەو کەس ئەوەی کەوا دەکاتن فیک نیوز و دیپ فیک بە خێرایی و بە ئاسانی بڵاو بێتەوە ئێمەین بینەرانی وا دەکەین لەبەرەوەی هەر شتێکمان بینی یەکسەر شێر لایک کۆمنت بێ ئەوەی بزانین بابەتەکە لە کوێوە هاتووە ڕاستەیە ڕاست نییە ڕاستەیان ڕاست نییە ئەسڵەن مەعقولیان مەعقول نیە ئەسڵەن ئەو کەسێک کە داینەوە بۆ چمە بەستێک داینەوە کە تۆ من شێرم کرد ئەوەی تر شێری کرد ئەوەی شێرکی تر بە ئاسانی بە هەموو سوۆشیال میدیا و بە هەموو دنیاشدا بڵاو دەبێتەوە بۆ لێرەدا پێویستە هەر کەسێک کە ئەو پلاتفۆرمانە بەکاردێنێ زۆر بە زیرەکی تعامل لەگەڵ ئەو کۆنتێنتە بکە کە دەیبینێتن من بۆچی من هەموو شتێک فۆلۆ بکەم من بۆ کەسێک فۆلۆ بکەم کە نەزانم چی بڵاو ئەکاتەوە ئەو شتێک کە بڵاوی دەکاتەوە سەرچاوەکەی چییە بۆ چیوا دەکاتە ئایا مەبەستێکی لە پشت نییە من بۆ کە بابەتێک ئەبینم مەسەلەن بۆ منە لە فەیسبوک من بۆ ڕێک بچم لە ئەکاونتی خۆم شێری بکەمەوە کە نازانم لە کوێ هێناوە ئەسڵەن کە نازانم بۆ چیەتی ڕەنگە ئەو کەسە مەبەستێکی هەبێتن ڕەنگە بیاوێ لە کەسێکی تر بداتن من کە نەزانم ئەوە ڕاستە لە 100% دڵنیان نیم بۆچی دەبێ یەکسەر شێری ئەوە خاڵێکی زۆر گرنگە سایرە کاتی خۆشی من باسم کرد هاوڵاتی دیجیتال کاتێک شتێک لە شوێنێک شەیر دەکا بڵاوی دەکاتەوە دەبێ بزانێت کەەوە بەرپرسایەتی ویە کە ئەو شتەی بڵاوی دەکاتەوە ڕاستە ئەوەی کە بڵاوی دەکاتەوە لە بەرەوەی ڕەنگە من و تۆ برادەر بین لەسەر سوۆشیال میدیا پەیوەندیمان هەیە تۆ کە شتێک بڵاو دەکەیەوە من دەڵم ساهیرە بڵاوی کردوتەوە کاو ساهیرە دیارە لێی کۆڵیوەتەوە زانیوێتەوە ڕاستەیە ڕاست نییە من دێم یەکسەر باوەڕی پێ دەکەم یانی ئەو بەرپرسایەتیە لەسەر و باوەڕی کە بە ساهیرە ئەمە لەسەر خۆمی لا دەدەم جاگە ساهیرە لە لای خۆی ئەوەی بەباشی لێ کۆڵینەوە نەکرد بێت ئەوە زیانی زۆر گەورە دەگەێنێت من فێک نیوسێکم بڵاو کردەوە بێەوەی بزانم بۆچی بوو مەبەستی چی بوو برادەکەی خۆشم تێکەوە هەمومان ڕەنگە ئەمە ئەگەر هەواڵێک بێ مەسەلەن بۆ نمونە لەم دوایە نەدام هەر لە هەرێمی کوردستان بادوور نەڕۆین هەواڵێک ڕووداوێکی کوشتن هەبوو لێرە لە نزیک هەولێر کە دواتر لێکۆڵنەوە کرا دەرچوو کە بکوژەکان هەر لە ماڵی خۆیانن هەرچی پیج هەیە جایمە ئەوەندە پیجی زۆرمان هەیە ئەو شتانە هەر کۆنتترۆل ناکرێت وێنەی برایەکی ئەوەی کە کوژراوە هێنان وتیان ئەمە بکوژە
ئەم وێنێ لە هەموو پەیجەکاندا بڵاو کرایە گوایە ئەمە تاوانبارەکەیە. ئێمە لێرەدا بێ ئەوەی بچین سەرچاوەیەک وەربگرین لە بنەماڵی بکوژەکە بێ ئەوەی ڕاستی بکەینەوە دڵنیابی لەوەی ئەمە بکوژە وێنەکەی بڵاو بۆ بە هەموو سۆشال میدیادا کە لێرە دەرونی ئێمە دەرونی ئەو کەسەمان ڕوخاند ژیانیمان خستە مەترسیەوە لەسەر کەسمان زانیاریمان نەبوو دواتر ماڵەکە ڕوونکردنەوەی داوتی ئەمە نییە ئەم کوڕان نییە ئێمە لێرە ژیانی ئەو کوڕەمان خستە مەترسیەوە کێشەوان بۆ دەرونی دروست کرد کە ڕەنگە کە دەڵێ ئێمە وەکو ڕوودا و نییە وە کەسانێک ئەوان بەکارهێنەری سۆشال میدیای هەر پێیجێک بۆچی کۆپی پیست بکەن من کە پێیجێک بەڕەوە دەبم بۆ دەبێت کۆپی پیست بکەم من کە بابەتێکم بینی بۆ نەچم لێکۆڵنەوەی لێ بکەم اینجا لای خۆمدا بنێم ئەگەر توانیم سەرچاوێکی باشی بۆ وەرگرم سەرچاوی زۆر باش کە یەکەم جار دەبێت کەسی یەکەم بێ لەو بنەماڵەیە ئەگەر نا دوسێ سەرچاوی تری بەقوات یان دادگا یان دادگا یان پۆلیس لێکۆڵنەوەی ئەوە زۆر گرنگە کە تۆ کەسێک دێت حتا دادگا شتێک نەسەلمێنێ تۆ حەقت نییە ناقت نییە تۆ مەتباری بکەیت ئەوە دادگا لایانی فەرمیە لەو کاتە لێرەدا ئەوانە هەمویان یارمەتیاندا کە هەواڵێکی ناڕاست بڵاو بێتەوە ڕاست ئەوە زۆریش خەتەرە وەرە ئەوە لە ناو ئێمەدا زۆرە لەبەرەوەی ئێمە یەک دنیا پیجمان هەیە کە هیچ کۆنتترۆلی نییە بەس کۆپی پیست دەکەن بۆ نمونە اینجا ئێمە لە کۆمەلگایەکدا دەژین کە هەموو شتێک قبول ناکە بۆ نمونە کچێک تووشی ڕووداوێک بووە وێنەی کچێک یەکەم پۆست کەسێک دەکات ئەڵێ ئەم کچە بوو ئەوەی تر یەکسەر کۆپی پیست تا ئاگاتە میلیۆنان کەس بێ ئەوەی لێکۆڵنەوە باسی پیجەکانت کردەوە زۆر گرنگە نام هەیە لەسەرەوەی دەرباز بین هەروالە پادکەستی ڕابردوو باسیۆمان کرد کە حکوومەت ئەو دەستەڵات دەبێت هێندێک یاسای هەبێ بۆی کە کۆنتترۆلی ئەو کەناڵانە بکە کە هێندێک شت بڵاو دەکەنەوە بڕاوکردنەوەی هێندێک شت دەبێت نایاسایی بێ بەڕاستی بە بڕوای من ئەو هەموو پیجەش کە ئێستا لە کوردستان دروست بۆ زۆر جار تۆ نازانی ئەو پیجە ئێستا دەستگای ڕاگەاندن بۆ نمونە ڕووداویان هەر دەستگایکی دیکەی ڕاگەاندن دەبێ ئیزنی هەبێ لە وەزارەتی ڕۆشنبیری و ناوخۆ ئەوانە یان لە تەنانەت لەلای حکوومەتی عێراقی بۆی بتوانێت پەخش بکە شوێنی دیارە ناو نیشانی دیارە چ دەکات چ ناکە پێناسەی هەیە دەبێت کۆمپانیای هەبێت بەس ئێستا زۆر پیج دروست بوونە کە تو هەر نازانی چێ هەر کەس ئێستا لە ماڵی خۆی پیجێک دادنێ و ڕاگەاندنێکە بۆ بڵاو دەکاتەوە ئەوە بەڕاستی دەبێت کۆنتترۆڵێکی بەسەرەوە بێ ڕاستە بەڵێ سوۆسیال میدیا ئەو ئیمکانە دەدا بە هەموو کەسەوەی کە پێی دەڵێن سیتیزن جۆرنالیزم ینی هاوڵاتی پەیامنێر ئەوە شتێکی باشە کە ڕووداوێک ڕوو بدام و خەز بزانێ بەس بەڕاستی بەکارهێنانی بەو شێوەیە ئیتر سەر لە کۆمەلگاش دەشێوێنێ ینی دەبێت کۆنتترۆڵێکیش لەسەرەوەی هەبێ لەلایەنی فەرمیەوە ناکراوە لە هەر بەربڵاوی هەر کەسێک کەرچی پێی خۆش بوو بڵاو کاتەوە لە کەسایەتی خەڵکی دیکە بدایە کۆمپانیایەک بدایە شتێک بدا چێ پێی وابێەوە هەروە دەڕوات و کەسیشی چی پێ ناڵێت و دەرباز دەبێت چونکە ئەو شتانە بەڕاستی جاروبارە لێکەوتەی زۆر خراپی دەبێت لێکەوتەی زۆر توندی دەبێت بەداخۆ ڕۆژانە دەبینین ئێمە دەبینین و بەرامبەر ڕووداویش دەکرێت یعنی زۆر جار هەیە بەداخەوە شتی ئەوەندە قێزەوەن و منداڵانە و ئەوە دەکرێت بەرامبەر بە ڕوودا و کە پێم وابێ و کەسانەی کە بڵاوی دەکەنەوە دەبێوان لە بەرچاوی منداڵێکیش باوەڕیان پێ ناکاتن ینی شتی وا دەکەن کە تەنانەت منداڵێکیش باوەڕی پێ نەکە یان بە بیری خۆیان بە فکری خۆیان پێیان وایە داخوا شتێک دەکەن بۆی ڕوودا و ناشیرن بکەن لە بەرچاو خەڵکی بەڵام شتێک دیار و ڕوونە کە تۆ دەستگایەکی بە بەرپرسایەتیەوە بووی ئەتو بە خۆت دەزانی زۆر جار بووە هەواڵێک هەبووە دوولانی هەیە هەموو کات کە هەواڵێک دەکەی هێندێک کەس بەدڵیەتی هێندێک کەس بەدڵی نییە هەموو جار ئەو لایەنەی کە بەدڵی نییە پەلامارت دەدا بەبێەوەی کە بیر بکات و باشە دوێنێش هەواڵێکی کرد کە بەدڵی من بوو ئەمیش هەزار دەستخۆشیم لێ کرد ئەخە باشە ئەوە هەر کەسایەتیەکی زۆر بچووک پێشان دەدا کە تۆ ڕۆژێک دەی عینی دەستگای ڕاگەاندن بەشان و باڵی هەڵدەڵێ سبەی ڕۆژێش دەی پێی دەڵێ وەڵا ئەتو ئاوایە تو وایە تو وای چوچیەوەت بڵاو کردوەوە بەڕاستی دەبێ ئەوەش سنوورێکیە بێ ئێستا با بگەڕێنەوە سەر باسەکە کە کوتمان فیک نیوز یان هەمان هەواڵی درۆ ئەوەی کە باست کرد کوتە دیپ فیک دیپ فیکەوەی کە کوتە ئۆباما و ئەویدیۆ بە ژیری دەستکرد دروست بکرێ یان وێنە بشێوێندرێ وای ڕاستە بەس ئەوە مەترسیەکی زۆری هەیە ینی ڕەنگە سبەی ڕۆژێ ئەو دانیشتنەی من و تو لێ بکەن من و تو گۆرانی بڵێن بزەبت ڕێک ئەتوان قسەکانمان بگۆڕن کەوا بوو ئەوەی کەوتە زۆر ئەوەی کە سیرمانەکە ئەوەندە ژیر بێ
بڵێ کە من تۆ لێرە دانیشتون بۆ ئەبێ باسی ئەو بابەتە بکەین وای ڕاست بۆ ئەسڵم ئێمە هەدەفمان چە من تۆ باسی شتێکی تر بکەین بێ خەڵک نەهێڵێ ئەو شتانە بڵاو بێتەوە ڕاست بینەر خۆی بەکارێنەر ئەتوانێت کۆنتترۆلی ئەوە بکاتن کە هەواڵی فیک و دیفیک کۆنتترۆل بکرێتن ئێمە ڕۆژانە لێرە تەلەفۆنمان بۆ دێ کاکەژار کچێکە ئەگریە ئەڵێ من بە ژیری دەست کرد وێنەکەم شەوێنراوە ماڵۆ ئەم کوژن و ئەو شتانە و ئەچێتە پۆلیس و ئەو شتانە یعنی لێرەدا ئەبێ کۆمەڵگە ئەوەندە ژیر بێ تێ بگاتن ئیتر شتێک هەیە ئەوانش ئەکاتن ئەوانش ئەکات تۆ پێویست ناکە یەکسەر بچیتە سەر بچی بزانی تر کۆتایی پێ هاتوو بچێ سەر هەڵوێست ئێستا ئەوەش هەیە من کە لێرە دانیشتوم ئەکری هەر شتێک بکەن لەو ڤیددیۆ ئێمە بۆی ئەمە مادەم کۆنتترۆل نییە جارێ کۆنتترۆلەکەی ئاسانیە ئەبێ بای ئەوە تێ بگەین کە شتێک معقول نەبێ باوەڕی پێ نەکەین ئەوەندە زوو نەچی شێر کۆمنت لایک و گەورەی بکەین و بیکەین بە هەموو شتێک بە بڕوای من یەکەم شت کە بینەر دەبێ بیری لێ بکاتەوەی کە دەڵێ معقولە یان ئەگ باش با بزانین ئەگەر ئەو شتە و دروستکرااو بێ چێ قازانجی لێ کێ لە پشتێت چێ لە پشتی ئەگەر ئەبە و چاوەڕەخنەگرانەوە چاوی لێ بکەین ڕەنگە شتەکەش ڕاست بێ ئەگەر بە چاوەڕەخنەگرانەکەەوە چاوی لێ بکەین و بتوانرێ شتێک لەوێ هەبێت کە قەناعەتمان پێبێنێەوە ڕاستە دیارە ڕاستە بەڵام کە تۆ شتێک معقول نەبوو منطقی تێدا نەبوو یان زانید ئەوە ڕێک دەکەوێتە قازانجی لایەنێکی تایبەتیان کەسێکی تایبەتیا شتێک دەبێت لێوەش دەبێت لێرە هەر ئیگنۆر بکەین ئەوەی کە بینیمان ینی نادیدەی بگرین وەکەوەی هەر نەمان بینی بێ ڕاستە زۆر ڕاستە و بە تایبەتی لە هەواڵدا ئێستاوە زۆر دەکرێت زانیاری هەڵەکە بڵاو بێتەوە لە نێو کۆمەلگایەکدا لێکدانەوەی زۆر بۆ دەکرێت هەڵوێستەی زۆر بۆ دەکرێت ئێستا بە تایبەتی لە مەسەلەی حماس و ئیسرائیلدا گەجارێکی دیکە بچینە سەری هەر تگلا هەر دوولایەن هەڵ دەدەن هەستی خەڵک بسوێن ینی ئەو هەوڵ دەدا هەستی جووەکان و دۆستی جووەکان بزوێنێ ئەو لاش هەوڵ دەدا هەستی موسڵمانان و عەرەبەکان و ئەوانە زۆر وێنە بڵاو بوونەوە گوایە ئەمە منداڵانن و یان نەخۆشخانەکان و یان ئەوەیە کە هەمووی دواتر دەرچوو لە فیلمەکانەوە هات بوون لە دۆکمنتاریەکانەوە هات کە ڕاست نەبوو بەڵام زۆر کەسیش هەڵوێستی زۆر توندی گرتووە لە بەرخاتری ئەوەی یعنی بۆیە دەبێت زۆر ئاگادار بین کاتێک ئەو زانیاریانە کە زانیاری بێ زۆر ئەکید بی کە تۆ لە کوێوە هێناوە 100% ئەکید بی کە ئەمە ڕاستە اینجا لای خۆتەوە بڕۆ شێری بکە و ئێستا بەلانێکی دیکە چاولەکەی نەکرد بڵێ ماوەیەکە ڕوودا و وێنەی هێندێک هونەرمەندی کۆچکردو بڵاو دەکاتەوە دیمەنەکانیان کە بۆ نمونە باز لە خوان دەکەن یەکەم دانە مامۆستا تایر تۆفیقەوەی کە دەڵێن مامۆستای مەقاماتی کوردی و من هەر زۆر عاشقی تایر تۆفیقم لە منداڵیمەوە بڵاو کرایەوە دوایە لە ئیمەنتەقەی بادینان ئازازا خۆی تەحسین تەها و ئەوان شەر ئەیتر شتی زۆر گرنگن بڵاو دەبنەوە باشە ئەویش ژیری دەستکردە بەس بزانە بە شێوەیە کە کەسانێکن ئەوانیان نەبینیوە حەز دەکا بزانێ چۆن بە دەنگی خۆی چۆن باسی خۆی دەکاتن یعنی ژیری دەستکرد ئەتوانی واش بەکاری بێنی کە تۆ سوودی زۆر هەبێ ئێمە لێرەدا سوودێک هەیە بۆ ئەوانەی کە حەز بە گوێگرتنی ئەوانە دەکەن من خۆم گوێم لێگرت ئەوەی ئەیازدا خۆم زۆر پێخۆش بوو هەستەکەی ئەم کابراەوە خۆی قسەکە لە کاتێکە چەند ساڵە مردووە تۆ بەس گۆرانیەکانی ئێستامە کاتە ژیری دەستکرد خۆی بۆ ئەو هاتۆ سوود بە مرۆڤەتی بگەێنێتن وەکو هەموو تەکنۆلۆژیەکی دیکە بەڵام ئێستا خەریکە ڕێک پێچوانە دەبێتەوە ئەو زەرەرەی کە هەیەی دووقاتە لە ئێستا بۆ نمونە هێزی ناوچی تۆ دەتوانی وا بکەی کەشتیەکی گەورەی زەبەلاح بتوانێت 50 ساڵ بە هێزی ناوچی بڕوا بەبێەوەی پێویستی بۆی بێجارێکی دیکە لی دەنەوە یا تەیارە پێی بڕوە یان لە نەخۆشخانەکان زۆر شت بکەن بۆی خزمەتی مرۆڤایەتی بکە لە هەمان کادا هەمان هێزی ناوچی دەتوانرێت بکرێت بە بۆمب وەکو هیرۆشیما و ناکازاچی دنیا وێران بکات ینی ژیری دەستکردیش بە هەمان شێوە ئاوە بەس ئەو AI لە ڕوودا و خۆ دەزانی ماوەیەک لەوەی پێش ڕاگەیەندراوێکیشماندا لە ڕوودا و زۆر خەڵکیش چاڕێ دەڵێ باشە ڕوودا بۆ هیچی لەسەر ناڵێتەوە فڵان هێندێک پرۆژەمان هەیە دیارە دەستیشیان پێ کردووە وردە
دەکەوێتە بەرچاوی خەڵک. بەس ڕاستی پێت بڵم ئێستا AI خۆشت دەگەڵم بووی لە کۆبوونەوەیەک لە کۆبوونەوەی دەستگاکانی ڕاگەاندن کە لە سالزبورگ بووین لە نەمسا، دیتت کە زۆر گفتوگۆ دەکرێت ئەرێ باشە یا خراپە یان چی لێ هاتووانە. ڕاستی ئێستا لە نێو دەستگاکانی ڕاگەاندن ژیری دەستکرد بە تەواوەتی بۆتە دوولایەنە. یعنی زۆر جار هەیە باز لەوەی دەکەین دەڵێن ئەگەر ژیری دەستکرد بکەوێتە خزمەتی ڕێکخستن و پێڕاگەیشتن و ئارشیو دۆزینەوە ئاسانکاری بۆ کار ڕۆژنامە نووسەکە و باشە. بەڵام ئەگەر کارگەیشتە ئەوەی کە ناوەرۆک دروست بکات، بەرهەم دروست بکات و ئەو بەرهەمە ئامانجی دیاریکراوی هەبێ و بەو هێزەی ژیری دەستکرد دروست بکرێ ڕەنگە هێندێک زەحمەت بێت و ئەوانە نەتوانی بیکەی. بەڵام ئێستا باسێکی دیکەش هەیە لە نێو ڕاگەاندندا دەڵێن دەتوانین بیکەین و ئەوە هەر دیسانیش بۆ مەسەلەی کرێتیڤیتیە. مەسەلەن دەڵێ بۆ نمونە تۆ دیتوتە زۆر جار هەیە کەسێکە کە تۆ ناتەوێت دموچاوی پێشان بدەیت، چۆنی چارە دەکەن کامێراکە لە پشتەوەڕا پیشانی دەدا، یان مەسەلەن دەیهێنە پێشەوە بەس دموچاوی کەسەکە دەشارنەوە. بەس دەڵێ باشە بینەر کاتێک تو دموچاوی ئەو شخصە دەشاریەوە بینەر هەستەکانی دموچاوی نابینێ. ینی بۆ نمونە کە قسێکی کرد ناڕەحەت بوو چاوی تێک ناو تێک چوو بینەر نایبینێ، ئەو هەستە نابینێ. وەکودان کورد کاتی کۆڕۆنا ماسک تۆ نازانی چێ پێ دەکەنێ چێ تووڕەیە دەڵێن نایبینێت چی بکەین. ئێستا دەڵێ ژیری دەستکرد ئێستا لەسەرەوەی کار دەکەن بەشێک لە کەناڵەکان، دەڵێن بۆ نمونە تۆ کە نەتەویست دموچاوی پێشان بدەیت یەکسەر دموچاوەکە دەکات بە دموچاوێکی دیکەی ژیری دەستکرد و تۆ هەستەکانی ئەو دموچاو هەموو دەبێەوە سەر دموچاونەوەکە بەس تۆ دموچاوی ئەو شخصە نابین. ینی شخصەکە دەشاریەوە بەڵام هەستەکانی سەرچاوی هەست پێ دەکە. ینی ئەوانەش هەموو نمونەی کاری باشی ژیری دەستکردن. یان ئەگەر تۆ بێ لێکدانەوە بکەی بۆ ئەو هەموو ژمارانەی ئابووری و یان لە بواری تەندروستیدا کە کار دەکەن، ئێستا لە بواری تەندروستیدا هەیە بۆ نمونە لە ئەمریکا دەڵێ لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا سەرووی 8 میلیۆن عملیاتی چاو کراوە. سەرووی 8 میلیۆن عملیاتی چاو. هیچ مرۆڤێک هیچ گروپێک لە مرۆڤیش ناتوانێت بێت بەڵگەکانی ئەو 8 میلیۆن عملیاتی چاوە لێک بداتەوە و بتوانێت نەتیجەیەکی لێوەرگێ بڵێ بەو نەتیجەی لەو 8 میلیۆن عملیاتە وەرم گرت دەرچوو ئەگەر ئێمە فلان عملیاتە بەو شێوەیە بکەین ئەوە باشتر دەردەکەوێت. ئەو تەنیا بە ژیری دەستکرد دەکرێت، دەنا بە هیچی دیکە ناکرێت. بۆیە ژیری دەستکرد هەروەکو کوتت باشی خۆشی هەیە خراپی خۆشی هەیە، بە زۆر زۆر گرینگە کە هەروەکو کوتت کۆمەلگای ئێمە خەڵکی ئێمە هۆشیار بێ چاوکراوە بێ کە بەڵگەیەک شتێک دەبینی یەکەم جار بیر بکاتەوە بەڵگەیە بە چه ئامانجێک بڵاوکراتەوە بیری لێ بکاتەوە و دیسانیش دەڵێم ئەو کەسانەی کە پێیان وایە بە بەڵگەیەکی ئاوڵ ئەو بەڕاستیەوانە بێڕێزی بە کۆمەلگایەکە دەکەن، بێڕێزی بە تێگەیشتن و عەقڵی کۆمەلگایەکە دەکەن کە پێی وابێت بە دەستکاریکردنی بەڵگەیەک بە نووسینی شتێک بە بڵاوکردنی شتێکی نادروست دەتوانێت داخوا کارێک بکات دەستگایەک داخوا کەم بکاتەوە یان لە پێشچاوی خەڵک ناشیرنی بکە یا کێشەی بۆ دروست بکە. جارێکیان باست کردوتت فەیسبوک ئێستا بەشێکی داناوە بۆ فالس ئینفۆرمێشن کۆنترۆل یعنی واتە کۆنترۆلکردنی زانیاری ناڕاست. چییە مەسەلەکە دەتوانی بۆم باسکەی؟ خۆی فێک نیوز ئەوە هەر لە قەدیمەوە هەر هەبووە لە سەردەمی ڕۆژنامەوە هەر هەبووە، بەڵام لەگەڵ ئەنتەرنێت و سۆشیال میدیا ئیتر وای لێ هاتووە کە کۆنترۆل ناکرێت. بۆیە فەیسبوک چی کردووە؟ پارتنەرشیپی کردووە لەگەڵ لانی سێیام کە فاکت چێکەرە. هەر پۆستێک کە گومانی هەبوو کەسێک ریپۆرتی کریان شتێک بوو ئەو پۆستە ئەچێتەوە بەردەستی ئۆرگنایزیشنێکی تر کە فاکت چێکەرە تا ئەو کاتێک کە ئەمە چێکی دەکاتەوە و بزانێ فۆڵسەیان نا فەیسبوک لەولاوە ئینگەیجمنتی ئەو پۆستەدا دەبزێنێ وای لێ دەکات کەمتر بکەوێتە بەرچاوی خەڵک بۆ تا قەرارێکی لێ دەدەن کە قەراری لێکدا ئەم بەشە وتی تەواو ئەمە فۆڵس ئینفۆرمێشنە پۆستەکەت ڕیموڤ دەبێ. ئەگەر بەردەوام بووی لەسەر دووبارە پۆستکردنەوەی زانیاری هەڵا ڕەنگە کێشە بۆ پیجەکە دروست بێ بۆ ئەکاونتەکەت ڕیستریکت و ئەشتان بۆ بێتەوە. بەڵام لێرەدا شتێکە ئێمە لە ناوچەکەی ئێمە فەیسبوک لەوەشە لەگەڵ ئێمەیە باش نییە تا ئێمە ریپۆرتێک ئەەکەین بۆ فەڵس ئینفۆرمێشنێک چەند مانگی دەوێت تا جواب دەدەن. لێرە زۆر جار بینی ومە جاری وە هەیە بۆ نمونە یاریزانێک دانراوە لێرە لە کوردستان نمونەیەک هەبوو یاریزانێک بوتیان بەحساب بووە بە موسڵمان
ئەم یارزانە کە وتی بە فاک چێکن ئەوە ڕاست نییە لەسەر من دروستکراوە هەرچی پۆست کرابوو لەسەر ئەوە هەمووی سڕانەوە لەم دوایانەدا وێنێک بڵاو بۆ گوایە کریستیانۆ ڕۆناڵدۆیە پشتگیری فەڵاستین دەکاتن لە یاریگایەک بوو ئەوەش هەر کێدای نابوو دلیت بۆ ڕیموو بوو لەبەرەوەی دەرچوو ئەمە کریستیانۆ نیە یاریزانێکی مەغریبە مۆرۆکۆیە ئیتر فەیسبوک لەگەڵ ئەو لایەنەدا باشە بەڵام بۆ ئێرە تۆزێک بە بڕوای من ئێرە ڕاست دەڵێەوە زۆر دروستە دیسانیش دەگەڕێنەوە سەرلایانی فەرمی ئێمە ئێستا ڕاستیەکە ئەوەیە کە هەرێمی کوردستان هەرێمێکە لە چوارچێ وڵاتێکدا بنێوی عێراق و ڕەنگە ئەو هەرێمە لە بەرامبەر هەموو جیهاندا بەشێکی بچووک بێ ڕەنگە فەیسبوک نەتوانێت بەو شێوازەی کە دەبێت بێتن کۆنتترۆل و چاودێریەوە بکە بەڕاستی هەم دیسانەوە لایانی فەرمیە کە دەبێت کۆنتترۆلی وی بکە ئەگەر دیتی چەند پیجێکەنەیە پیجەکەیە لایەنەکەیە کەەوە چەندین جارە زانیاری هەڵە بڵاو دەکاتەوە دەبێت کۆنتترۆلێکی بەسەروێ ینی کەسێک کە زانیاری هەڵە بە مەبەست بڵاو دەکاتەوە دەبێت بزانێت ئەوە کاردانەوەی دەبێت بزانێت هەروە بەسەریوە ناچێت خۆمانین کە کۆنتترۆلی بکەین بەڵام ئەو لایەنش کە بڵاویشی دەکاتەوە دەبێت بزانێت ترسێکی هەبێت کە بابە بڵاوکردنەوەی زانیاری هەڵا هەروە بە هاسانیش بەسەریدا تێنە تر هەیە کاکەجار ئێمە لێرە هەموو شتێک فۆلۆ دەکەین هەموو شتێک لایک دەکەین من کەسێک فۆلۆ بکەم بۆ فۆلۆی بکەم ئەگەر نەزانم مەبەستی چیداێ سەرچاوەکەی چێ من خۆم ئەو ڕۆژە کەسێکم فۆلۆ کردبوو هەندێک زانیاری بڵاو دەکردەوە بەکارم ناهێنم ئەو زانیاریانە بەڵام بۆ من نوێ بوون حەزم لێ بوو بزانم ئەو کەسە چێڵ پێرێ بوو پۆستێکی دانابوو کە من 100% دڵنیا بووم هەڵەیە چیم کرد چوومە سەر ئەکاونتەکە یەک ئەم فۆلۆم کرد من هیچ مەجبور نیم مێشکی خۆم بە زانیاری هەڵەوە مەشغوڵ کرد ڕاست و کۆتۆکە فالۆوەری زیاد دەکەی احتیباریشی دەدەیت ئەو لەوانەیە بۆ ئەوە بکات ئەی چۆن بڵێ من ئەوەندە فالۆورم هەیە دیارە شتێکتر هێمان شتێکدا ئەنێن کە تۆ کلیک ئەەکەی ئەچتە ناو شتێکی تر بۆ ئەڵێ موچە دێتن کە ئەیکەیەوە موچەی شتێکی دیکەیە باسی دەکەم ئەوانە من ڕێک ئەم فۆلۆی دەکەم لەبەرم کاتی خۆم بەوە ناکوژم مشکی خۆم بەوە ماندوو ناکەم پێویستە هەر تاکە کە سۆشیال میدیا بەکار بێنێت زۆر بە وەشیاریەوە مامەڵە لەگەڵ ئەوانەدا بکات زۆر ڕاستە دەستت خۆش بێت دیسان کاتەکەمان بەرەو تاوابوون دەڕوات ئەوەی پێشکێشمان کردن دیجیتال سیتیزێنی ئەم هەفتەیە بوو دیسان دەڵێمەوە وەکو هەموو جارێ ئێوە بەهێزترین و گەورەترین و گرنگترین سپانسەری ئەم پادکەستن بۆیە لە ڕەخنە پێش نیاز پرسیارەکانی خۆتان بێبەشمان نەکەن خۆتان دەزانن لە ڕێگای لاپەڕەکانی فەرمی ئەوەی کە سەحەکە چێکمارکەکەی پێوەیە ئەی رادیۆی ڕوودا و پادکەستی ڕوودا و دەتوانن پەیوەندی بکەن دەتوان لە ڕێگای لاپەڕی فەرمی خۆمەوە پەیوەندی بکەن لەسەر فەیسبوک ئیمەیلی dgcz@roudaw.net هەیە بۆ دیجیتال سیتیزن لە ڕێی هەموو پلاتفۆرمە فەرمیەکانی تۆڕی میدیای ڕوودا و لەسەر ئینتەرنێت دەتوان پەیوەندیمان پێوە بکەن پشتیوانمان بن گوێبیستمان بن دەست لە فالۆکردنمان لەسەر پیجەکان لە پلاتفۆرمەکانی پادکەست مەپارێزن خۆتان دەزان ئێستا پادکەستەکانی ڕوودا و بەخۆشیەوە لەسەر هەموو پلاتفۆرمەکانی پادکەستی جیهانی هەیە لە ئەپل پادکەستەوە بگرە تا سپاتیفای هەتا گوگل پادکەست تا هەموو ئەوانەی دیکە لە هەر کوێیەک بن دەتوانن گوێی لێ بگرن دەگەڵمان بن بەردەوام بن پشتیوانمان بن بۆی کەەوەش هێز بدات بە ئێمە بتوانین زانیاری زیاترتان پێ بڵێن دیسانیش دەڵێنەوە مەبەستمانەوەیە هاوڵاتی کوردستان هاوڵاتیەکی ژیر و باش و پێشکەوتووی جیهانی دیجیتال بێتن هەر بۆیش دەگەڵمان بن بەردەوام بن لە فێربوون فەرق ناکات ژن بن پیاو بێت منداڵ بێت گەورە بێت بچووک ئێستا جیلی دیجیتال دنیا بەڕێوە دەبات هەموو مرۆڤێک بەرپرسایەتیەتی کە خۆی بۆ ئەو ژیانە نوێیە ئامادە و تیار بکات دەگەڵمان بن بەردەوام بن کوردستان ئاوەدان و کاتێکی خۆش